سەردانیکردنم ئەمڕۆ بۆ ناو بازاڕ یەکەم بۆ سوپاسی ئەو خەڵقە بوو چونکە پێش هەڵبژاردنەکان هاتن و کۆمەڵی کێشەی ناو بازاڕیان هەبوو و ئەوەش بە ڕەئی من شتێکی زۆر زۆر مهمە کە تۆ گوێ لە خەڵقەکە بگری و خەڵقەکە بتوانێ خۆی بێت کێشە و گرفتەکانی خۆی ڕاستەوخۆ لەگەڵا باس بکە ئەگینا ئەگەر نەیەن بەڕاستی تۆ نازانی کێشەکانیان چیە و ناشزانی چارەسەرەکانیان چۆنە بێ ئەوان ئێمڕۆ من هاتم کە سەردانیان بکەمەوە ئەوان دوای ینی پێش هەڵبژاردنەکانیش هاتن بۆ لام و سوپاسیان کرد و چەپکێ گوڵی خۆشەویستی و وەفایان بۆ هێنام کە من زۆر زۆر سوپاسیانەکەم بۆی ئەمڕۆ هاتم کە سوپاسیان بکەم. جگە لەوە شویستم خۆم بە چاوی خۆم کێشە و گرفتەکانی ناو بازار ببینم و کۆبوونەواتی تریان لەگەڵا بەردەوام بێ چونکە ئەوەی کە لە ناو بازاری سلێمانیە ئەیبینی بەڕاستی قابلی قبول نییە ئەو هەموو زبڵ و خاشاکەی کە لە ناو بازارە فرێدراوە ئەو ئاو چڵپاوەی کە ئەیبینی ئەو شێوازی عەرەبانەکان شێوازی دانانی ئەو شتانێک کە لە بەردەرگاکاندا ئەنرێت کە هەمووی ڕێگری لە هاتوچۆی خەڵقەکە کە پێویستە هەر هەمووی چارەسەری گونجایی بۆ بدۆزرێتەوە ئەزانم ئەو کێشانە بە ڕۆژ و دوڕۆژ چارەسەر ناکرێن بەڵام ئەگەر دەستی پێ نەکەین هەرگیز چارەسەر ناکرێت. یەکێک لەو کێشانەی تری کە بەڕاستی لە ناو بازارە بەرچاوت ئەکەوێ مەسەلەی ئەو هەموو وایرەیە ئەمە بازارێکی کۆنی ئەم شارەیە بۆیە ناکرێت بەو شێوازە ئەو وایرانە وەکو جاڵجاڵۆکە بەو ئاسمانەوەن خەڵق بژێوی لەسەر ئێرەیە ئەمە بەشێکی جوانی ئەم شارەیە کە ئەبێ احتیمامێکی زۆر زیاتری پێ بدرێ من هیوادارم و دڵنیاشم کە هەواڵان هەم لە شارەوانی هەم لە قایم قامیەت و هەم لە محافەزە هاوکار ئەبن بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشانەی کە لە ناو بازاڕە هەیە.